سڵاو و ڕێز و خۆشەویستی و حورمەت بۆ هەموو لایەک ئەوە دە 12 ڕۆژە لایڤوشتم نەکردووە و ئەو هەموو ڕووداوە ڕوویاوە لەسەری هیچی قسەم نەکردووە چونکە جاهێڵێ کاگارا مەحمەڵ کاگەتەوە ئەو شتانەی ئەیزانی هەمووی بڵاوکەرەوە ئەوە بڵاوم کردەوە تۆ چیەکەی زەحمە نەبێت هەڵوێستە چیە بێت هیچ گوێم لێ گریت و دوای ئەچی بەلا ژیانی خۆتەوەتەوە چەند ساڵە هەروە بووە لە حەقیقەتە بەڕحاڵ 1-2 دقیقە وەسم تا هەموو بەڕێزان کۆبنەوە هەروە تیژڕەوێک بەم ڕووداوانەیە ئەڕۆم و قسە و باسی خۆمەکەم بە کورتی هەر بەدەم ڕێگایشەوە قساکە هەمووتان بەخێر بن سەر چاوی مناتن خۆشەویستە بەخێر سەر چاوان بەخێر بێ سەر چاوان ئەگەر لێ بخاڵە ئەگەر لێ بێ نەمانێ بە قەڵبەیەکە دوایی بازە مۆبایلەکە بێنە کە سارە لێ خوڕی هەوڵە برە خۆم زۆر خۆشەیە کاکە یەک دنیا ئیشمەوە بیکەم بەخۆش سەرەتا خۆشەویستان خۆشەویستی و حرمەت بۆ هەموو لایەکتان هیوادارم کە زۆر باش بن هیوادارم کە سەرحاڵ بن ئاگام لێیە کە چی ڕوئەدا لە کوردستان ئەوەیشی کە زۆر منی نیگەران کردووە ڕۆڵی دەستگایەکە یان کۆمەڵی ئەشخاصە یان ناوێکە کە ناویان ناوە مێدیای کوردی باشە بڕواتانە بێ ئازیزان لە خوێنەوار و لە مێدیاکار و لە نازانم ڕۆژنامە نووسی ئەو باشووری کوردستانە حرمەتم بۆ ئێوە هەیە ناشرینتر وجودی نییە برا ڕۆ ئێوە ناشرینن ئای ئێوە قەڵەم فرۆشن ئای ئێوە خائینن بەڕواتان هەبێ هیچ نەخوێنەوارێک هیچ چەکدارێکی پارتی وێشێتی بەقەدەر ئێوە زەربەی لە مێژووی خەڵکی کوردستان نەداوە بەقەدەر ئێوە بێحرمەتی و سوکایەتی بە مێژوو بە ڕەخنا نازانم بە دنیای مێدیا و ڕۆژنامەگەری نەگەیان ئەوانەی کە زۆربیان سەر بە پارتی و بنەماڵی بارزانین لە هەولێر و بادینانە هەشت هینە لە عەفو لە مەنتیقەی سلێمانی ئەوانە هەرچی ڕووبدا ئەچن ئەیکەن بۆ گاڵە ئەچن ئەوەکەن ئەوە کوشتیان ئەوە بڕیان هێشتا ڕووداوەکە سەعاتێکە ڕوویاوە پەیجە بێدایک و باوکەکانیان دەیان بابەت هەر لە خۆیانەوە بەبێ کەس بزانێکێن بەبێ ئەوەی مەسئولیت بخەنە سەر شانی خۆیان هەر لە خۆیانەوە قسە ئەکەن و چیرۆک گەهۆنەوە و بڵاویەکەنەوە ئۆکێ بۆ ئەوانەیشی اینجا ئەمە کە ڕوئەدا ئەوانەی دەڤەری سلێمانی هیچی وا ناڵێن و ئەگەر بە پێچەوانیشەوە لە بادینان و لە هەولێر و ئەوانە کەسێ تیرۆر کرێ کەسێ بکوژێ کەسێ بڕفێنرێ ئەوانەی کەسەر بە پارتین یەک قسە ناکەن بەڵام ئەوانەی کە لەم دیۆ لە دیو دێگەڵەوە و لە دەڤەری سلێمانی ئەوانن ئەیکەن بەگاڵە ئەرە وەڵا لە هەولێر وا کوژرا وا سووتا وا فڕاندیان وا ئەمەیان کرد تخوا ئێوە میدیاکارن نەتخوا ئێوە هەر بەڕاستی بەشەرن ئێوە هەر بەڕاستی ئەوە شەرم ناکەن لەو ئەو ناوەتان لە خۆتان ناوە کە گوایە ئێوە پیشەتان پیشەی مێدیاکاری و ڕۆژنامەنووسی ئالەم بابەتانەیە باوکم بەشەرەفم بمرن زۆر باشە لەو حاڵەتە باشگیر تۆ کە ناوێری قسە بکەی لە سلێمانی لەوەی کە لە سلێمانی ڕوئەدا بەس باسی هەولێرەکەی ئێتر دەمت داخە بۆ ئەویش قسە مەکە زەحمەت نەبێت دەمت داخە بەڕاستی یا ئەوەیە وەکو ڕۆژنامە نووسێ وەکو مێدیاکارێکی ئازا و ئازاد لە هەر شوێنێ تەعدایەک چەوسانەوەیەک تیرۆرێک کوشت و بڕێ ڕوئەدا هەڵوێستی خۆت هەبێت و قسەی خۆکە ئەگەر نا پێویستە ئەو دەمە چەپەڵەتان داخن بەڕاستی یا پێویستە ئەو قەڵەمە شۆڕەتان داخن کە فرۆشتوتان لە پێناوی بەژۆندەکانی خۆتان ئەمە بەشێکی کورد خاڵی دووهەم زۆر کەس ئەڵێن لەسەر مەسەلەی کاروانی عەلی شامار کە چۆن بۆ قسە و باسی خۆکە من بە مەسئولیەتەوە قساکەم بەڕاستی هەتا نەگەمە نەتیجە کە چۆن و چۆن نییە هیچ قسەیەک ناکەم لەو بارەوە ئازیزانی ئارام ئەحمەد بۆ مولاتکانی کوردەیی وتم چونکە یەک کۆمەڵشتم لێ بەردەسا بوو بۆ ئاکام کۆمەڵێک قسە و باسی خۆمم کرد چونکە کۆمەڵێک بەڵگەم لێ بەردەسا بوو بۆ ئەوەی کە لە هەولێر ڕوویە هاوکارجاف ئەوەش بۆ هەموو عالم ڕوون بوو و اینجا قسە و باسی خۆمان لەسەر پێڕاست
چونکە من لەسەر ڕقوقین کار ناکەم ئەمەیە بۆ پەڕی دەستپاچیەوە بێم ئەو ڕووداوانەی کە ڕۆدا بیجێزمەوە. من ئەو کوڕە بە دێژایی ئەو 2 ساڵی ڕابردوو هەمیشە لەگەڵ یا هەماهەنگ پەیوەندیم لەگەڵ کاروانە هەبووە لەگەڵ ڕاستیان و زۆر ئاگامان لە کۆمەڵێ مەوازع بووە و زۆر لە هەواڵ و لە زانیاری و لەمانە کە قسە و باسمان کردووە بە من گەیشتووە. زۆر جاریش تەکلیفی کردووە کە لەسەر فڵان نەفیسا قسە نەکەم بە گوێیم نەکردووە و هەر قسەی خۆم کردو چونکە من بە تەکلیف کار ناکەم بەڕاستی و لە ناوچوونەکەیشی بەڕاستی بۆ من زۆر جێگەی داغ بوو و بەڕاستی نیگەران و بێتاقەتی کردم و لە ناخی دڵەوە بەڕاستی هەستم بە ئازار کرد و هەندێکیشم لە بەردەستا هەیە کە گەیشتە کاتی خۆی و تێگەیشتم کە یاریەکان چۆنە ئایا ڕێکەوت بووە یان شتێک کراوە بۆ ئەی وای لێبێ. هەر کاتێک گەیشتمە ئەو یەقینە ئەو کاتە بە مەسئولیەتەوە پەیامەکانی خۆم ئەگەێنم وە قسە و باسەکانی خۆم ئەەکەم. ئەمە ڕۆحی کاروان شاد بێ و سەرخۆشی لە بنەماڵ و کەس و کارەکە یەکەم بەداخەوە بەڕاستی هیوادارم کە شتی زیاتر و زیاتر بێتە دەستم تا لە کاتی خۆیە قسە کاسەکانی خۆم بکەم و نەهێڵم هەروە تێپەڕێ. ئەگەر شتێ لە ئارا هەبوو لە پشت ئەو ڕووداوەوە بەڕاستی ئەویش بۆ لە بە خەڵک گومانی هەیە لە کاروان لەبەرەوەی کە یەکێتی زۆری ڕق لێ بوو باوڵێ زۆر ڕقیان لێ بوو فڕاندیان ئیهانیان پێکرد سوکایەتیان پێکرد بێحورمەتیان پێکرد هەموو شتێکیان بەرامبەر کرد بەڕاستی لەبەرەوە خەڵک بە گومانە لەو ڕووداوە مەرگبارە بەداخەوە. پاشان ئەوە چییە لە مەنتیقەی سلێمانی و لە ئەخجەلەر و لە شارباژێر ماوەت و لە نازانم گەرمیان و ئەمڕۆ لە پێنجێن ڕوئەدا؟ من تێناگەم ئەم یەکێتیە خەریکی چییە کە ئەم هەموو شتە ڕوئەدا بەڵام بچووکترین هەڵوێستی نییە. منتقیتیان نییە ئەمڕۆ سیارەیەک لە بەرەو پێنجێن ڕۆشتووە لای ملەکەوەیە لەکوێیە لەوەیدا درۆنی حازر بووە خێرا لێ یاون سوتانەتی هەستێکیانی شەید کردووە کەسی ئینسانی تێدایە لە ئەخجەلەر هەر بە هەمان شکەڵ. لەم چەند ڕۆژێ ڕابردووە لە ڕێگەی دووکان بوو ئەویش دوو کەسێکیان شەید کراکیشان بێدار کرا. یعنی ئەم هەموو کوشتنە چییە کە لەو کۆمەلگای ئێمە ڕوئەدا؟ ئەبێ ئینسان بگەڕێ بۆ ئەوەی کە بۆ نمونە ئەوەی پیرەمەگرون دوێنێ لە پیرەمەگرونە دوو برا و کوڕێکیان دراوسەیەکی ڕۆشتون قەپ و ئامی کردوون و هەمیان لەناو بردوون. چێ ئەو کۆمەلگای ئاوا شێت کردووە بەڕاستی کە ناتوانن یەکگرتوو بن بەرامبەر بەدەسەڵاتی پارتی و یەکێتی بەڵام بەربوونەتە گیانی یەکتر و یەکتر تەسیاکەن یان یەکتر لێناوە بن. بۆ لەبەرەوەی کە بەلەوەی بڕۆ مەسەر مەسایلی ئەوانەی کە ئەوانەی کە کوردی ڕۆژ ئاوا و پەکەکە و پەیەدە و ئەمانن ترۆرەکرێن هەر خەڵک لەو دەڤەرا خەریکی یەکتر کوشتنە. بۆچی؟ لەبەرەوەی خەڵک تووڕەیە خەڵک ناڕەحەتە و خەڵک هەمووی چێکی پێیە و تلیاک و حەشیش و دەرمان و ئەمانە و تەنگی بۆ خەڵکە هەڵچنیوە بە ئاشکرا ئەیهێنن لە ئێرانەوە لە سلێمانیە بڕۆ سەری ئێستا وای لێ هاتووە زۆربەی ماڵەکان تلیاخۆرێکی تایە زۆربەی ماڵەکان نازانم حەشیش خۆرێکی تێدایە هەر هەمویان ئەم دەرمانە تێن هێناوە ئەم سپیەکە ئەوە هەموو ئەو گەنجانەی شێت کردووە بەڕاستی. کابرا لە کەرکووک دانیشی ئەڕوا ماڵە خەزورانی قەت و ئامەکە لە وڵا سەرخۆش بووم چونکە بۆ لەبەرەوەی هەمووی مدمین بووە دەڕاستیە تلیاک و حەشیش و دەرمان و ئەم شتانە ئەم ئینسانی ئاوا لێ کردووە هەر هەمویان خەریکی یەکتر کوشتن و کەس تەحەمولیش کەسێک ناکە. ئەچن دەرمانەکانە هێنن لە ناو قوتابخانەکانە ئەیدەن بە کچان ئەیدەن بە کوڕان سەرەتا ئەچن بە خۆڕایی ئەیانەنێ هەتاوەکو جیرۆ دەیانەکەن دوایی بە پارە ئەیانەنێ ڕایان ئەکێشن بۆ لەشفرۆشی و بۆ فەساد و بۆ بێئەخلاقین کەچی ئەم یەکێتیە ئەم دادوەرە ئەم دادگایە هیچ جوڵەیەک ناکە ئەم ئاسایشەی یەکێتی ئەم دەستگای دژە ترۆرە ئەم زانیاریە ئەمە بچووکترین حرەکەت ناکە کە بەربەم هەموو بربەریەتە بگرێت کە لەو ناوچەیە ڕووەدا. من چەند جار بڵاوم کردەوە کە یەکەیەکە ناوی ئەوانەم هێناوە کە لە ئێرانەوە ئەچن دەرمان و هێروین و حەشیش و کریستاڵ و ئانەم بابەتان ناهێنن کاکە چۆن لە هەڵەبجەوەیە لەکوێدایە ئەنێن چۆنیە بۆ سلێمانی چۆن ئەینێرن بەم لەولایە چۆن تەوزی ئەکرێت چۆن ئەفرۆشێ لە ڕانی و قەڵازەوە چۆنیێت هەمووی باس کردووە بەڵام ئەم دەسەڵاتە لە مەنتیقەی سلێمانیە یەک جوڵە لە بەرامبەر ئەمانە ناکات.
هیچ بە درێژایی مێژووی 32 ساڵی ڕابردوو هیچ ناوچەیەک وەکو ناوچەی سلێمانی قەت ئاوا بەڕاستی بەڕەڵا نەبوو بەمانای کەریمە قەت ئاوا نەبووە کە ئەم هەموو خوێنە هەموو بەیانیە هەڵەسی تەلەفۆنەکرێ یاخۆ ئەیبینی فڵان کەس فڵان کەسی کوشت ئەوە خەزوولەکەی خۆی کوشت ئەوە زاواکەی خۆی کوشت ئەوە کشەکەی خۆی کوشت ئەوە تەقی ئاوا لێکرد بۆچی لەبەرەوەی ئەم دەسەڵاتە ئاوای کردو ئیجراعات نییە بەرپێگرتن نییە هەمووی ئەخواتەوە هەمووی حەشیش خۆرە هەمووی تلیا خۆرە هەمووی شێت بووە بەڕاستی ئاوا پەلاماری یەکتر ئەدەن و یەکتر لە ناوە بن بەڕاستی جێگەی داخە لەسەر مەسەلەی ئەوانەی ڕۆژ ئاوا کاکە من لێرەوە بە پاڤڵی جەلا تاڵەبانی و بە قوبا تاڵەبانی ئەڵم کاکە گیان من بەڵگەی دەنگیم لەلایە کە لە ناو دەستگای دژەترۆرە لە ناو دەستگای زانیاریە لە کۆماندۆیە گروپی تایبەت هەیە چەند کەسی ئەم گروپە کار بۆ میتی تورکیاکە ئەم گروپە شوێنی کوردانی ڕۆژ ئاوا و باکوور و هەموو ئەمانە ئەکەون بۆ ئەوەی تەسفێ بکرێن ئەگەر ئەوانە ئەتوانن ئیجراعاتکەن بە ئاشکرا بابێن من بەڵگەیان ئێمێ بەڵام سەرچاوەکەم ئەبێ پارێزراو بێ چونکە سەرچاوەکەم لێەوە کە قسەکانم بۆکە دەنگەکانی بۆ نردوم من ئامادەم بۆیان بنێرم بەس ئیجراعاتکەن بەڵام بەداخەوە کە ئیجراعات ناکەن کاکەشە ئەمە ئەوەیە باوەڕتانە بێ ئازیزانی ئارام ئەحمەد باشە ئێوە پێم بڵێن لە پێنجێن سیارەیەک ئەڕوات لە ملەکەوە درۆن ئامادا بێ یعنی ئەم درۆنە لە تورکیاوە خێرا گەشتە سەر ئەمەی لای پێنجێنەوە یعنی ئەم درۆنە یەکسەر گەشتە لای ئەوەی دووکان کابرا لە ماڵەکەی دەرەشە درۆ سەری حازرە کەواتە ئەم درۆنە هەر لەو منتیقانەیە بەڕاستی ڕەنگە لە قەڵات چۆلان بێ ڕەنگە لە سەری ڕەش بێ ڕەنگە لە ڕانێ و قەڵاتزێ بێ ڕەنگە لە نازانم فڵانە فیسارە بێ کاکە یەکسەرانی یەکێتی و پارتی ئەزانن ئەم مۆزوعانە چۆنە خودی یەشێتی خۆی ئەزانێ کە ئەمانە تیرۆر ئەکرێن بەم فڕۆکەی بێفڕۆکەوانە ئەزانن کە لەکوێ ئەمە یارمەتی میتی تورکیا ئەدرێ بۆی ئەو کارە بکرێت باشە یەکێتی ئێوێ خۆی بەوە بابدا بڵێ ئەوە ئێمە دژی تورکیاین و ئەوە بۆیە تورکیایەت ئەو کارانە ئەکا بەرامبەرمان و فڕۆکە خانەی داخست و ئەلم بابەتانە وەڵاهی وانییە من لەڵم ڕەنگە هەر تاکتیکی بێ بەڕاستی من ئەڵێم ڕەنگە داخستنی فڕۆکە خانەی بەدەستی تورکیا ڕەنگە هەر تاکتیکی بێ بۆ ئەوەی یەکێتی هەمیشە شتێکی هەبێ حونجەیەکی هەبێ شتێکی هەبێ بڵێ کاکە ئەوە ئێمە تەسلیم بە تورکیا نابین بۆیە ئاوامان لێکرد بەڵام بەڕاستی وانییە کاکە ئاوا نییە لەمانەش بەدەر پێویستە کوردانی ڕۆژ ئاوای پێدا یا پەکەکەو یا ئەمانە زیاتر وریا بن لە ڕاستیە ئەمە چیە هەدەخە نادەقێک لێتان هێن دووسێکتان قەت و ئامەکەن لەو دەڤەرەیە کاک تێناگەم ئایا ئێوە لەناو خۆشتان خائین هەیە ڕەنگە هەبێ ئەچنە ماڵان و تێکەڵاویەکەن و GPS ئەنێن بە شوێنەکانەوە ئەتان دۆزنەوە هەر لە ڕێگەی ئەمانەوەی بەڕاستی زیاتر مەسەلەکەن ئەنتەرنێتین لە حەقیقەتە بۆیە ئەم هەموو خوێنە ئەڕژێ کە جێگەی داخە بۆیە من لێرەوە دووبارە ئەوە تاکید دەکەمەوە و داواکاریشم لە خودی پاڤێڵی جەلا تاڵەبانی و لە خودی قوبا تاڵەبانی و سەرانی یەکێتی کە ئێستا دەستیان ئەڕوە من ئامادەم بە پێی یاسا بیسەلمێنم ئەو قەتڵ و ئامەی کە لەو دەڤەرا هەیە گروپ هەن لەناو ئەو دەستگانەی کێتیا ئەو کارە ناکەن بۆ تورکیا باشە ئەم ئەمانە وجودیان هەیە بەدەنگ هەمە باشە بەڵگەکان لە خۆشمەوە قسە ناکەم لە حەقیقەتە بەڵام چ دەلیلێک هەیە بۆ ئەوەی کە ئەم بەڵگانە بدەین بەمانە ئەمانە ئیجراعاتەکەن من پێم وایە نایکەن بەڕاستی چونکە منطقی تیانە ئەمانە بتوان ئەو کارە بکەن بەڵام مەسەلەن سەرانی یەکێتی بڵێ ئێمە ئاگامان لێ نییە یان سەرۆکی دەستگای دژەترۆر و کۆماندۆ و دەستگای زانیاری بڵێ وەڵای ئێمە ئاگامان لێ نییە باش نییە ئەگەر دەستی تریش هەیە بنمونە بۆ وای دابنێ بڵێ کاکەمە لە هەولێرەوە شتان ناکرێت و هەولێر ئەینێرێ هەولێر واکە ئەی ئێوە ئەرکتان چێ زەحمە نەبێ ئەی دژەترۆر و دەستگای زانیاری و نازام چی ئەوانە ئێوە ئەرکتان چیە بە گڵۆپیتیان کاکە تۆ چاوم لە خۆمە بێژێ زۆر تاریکە بەڕاست ببورن بەڕێزە ئەوە تۆزێ باشترە تۆزێ ڕووناکە ئەگەر پێتان وایە کە پارتی ئەم شتانە ئەکا لەو دەڤەرەیە بۆ میتی تورکیا زەحمە نەبێ بۆشی دەستیان ناقتێن ئێوە کە ڕاستەکە فەرموو دەستیان بقتێنن باشە بیانگرن بزانە ئێوە و کاراکەن نایکەن کە ئەرچی ئێوە شێ زەحمە نەبێ ئاسایشی یەکێتی دژە ترۆر دەستگای زانیاری هێزی کۆماندۆ
ئێوە بەس بۆ ئەوە باشن لە بازارەکانە کوڕی خەڵک فڕێن و بە ماڵەڵە هەستن تعدا لە خەڵکن هیچ ئەوە چی کاکە ئەوە زۆر ئاساییە بەڕاستی ئەوە شتێکی عەجیب و غەریب نییە لەبەرەوە ئەمە یاسایەکی ستانداردی جیهانیە هەر دەسەڵاتێک لەژێر سایی ئەم بۆ نمونە لە سێمانی هەر شتێ ڕووبدا ڕاستەوخۆ یەکێتی بەرپرسە ڕاستەوخۆ ئاسایش و دەستگای زانیاری و دژەترۆر و ئەمانە بەرپرسن ئەمە یاسایە چەند جار باسم کردووە لەم هۆڵەندایی کە منی لێژیم لە شاری ئەم دانهاخەیە کە منی لێژیم یەک کەسێک بکوژرێ پۆلیسی دانهاخ بەرپرسە لە دۆزینەوەی بکوش بەڕاستی ئەبێ کەیسی بۆ بکاتەوە بدۆشنکە و ئەبێ بدۆزێتەوە کە چۆن کوژراوە باشە بەڵام سەیرە لەم سلێمانی و ئەم دەڤەرەیە ئەم هەموو شتە ڕوو ئەدا ئەم یەکێتیە ئەڵێ نەبایدی و نەباران هەر مێژ میوانی نییە لە ڕاستی مێژ میوانی نییە هەر ئەچن بۆ بەغاوێنەوە و ئەڕۆن و پارتی ئەمە وێکێتی ئەو ئالم بابەتانە بابەگیان پارتی وێکێتی وەڵڵا ئێوە 34 ساڵە کۆمەلگای ئێمەتان ئاوا وێران کردو لە حەقیقەت کە بەڕاستی جێگەی داخە کە ئەو کۆمەلگایە ئەبم دەداچوە ئەمە نەزەری خۆشم لەسەر ئەمەیان لەسەر مەسەلەی دزی و گەندەڵی یعنی تۆ سێری کە ئازیزان من کاتی خۆی باسی کەسێک بکە بە ناوی سوتا پیاوی ئاواتی شەرجەنابە باش زەلامی هەستاوە ڕۆیشتووە بەم کوڕەی وتووە بەم سووتەیە فڵانە ئیشم بۆ بکە فتی بۆ دەکەم بە $1000 ئەمیش کاتی $1000ەکەی ئەیاتێ ئەچێ ڤیدۆی لەکات باش نییە ڤیدۆی لەکات والحاڵ ڤیدۆکە دەست خەڵک کەوتۆ ئالەم بابەتانە و ئەو کوڕیان بان کردووە لەبارەی یاسایی دادگایەوە و یەک دوو ڕۆژ و ئەوانە لە دوایی یاچووە بۆ لای ئاوات شتێکیان کردووە لە دادگاکەی دەربەنی خانە ئازیزان ئێسا ئەو کەسەی کات $1000ەکەی یاوە بەم سووتەیە کە پیاوی ئاواتی شەرجەنابە ئێستا ئەویان کردووە لە دەربەنی خانە یعنی دادوەرەکە ئەوەی کە بەرتیلەکە وەرەگرێ و پیاوی ئاواتی شەرجەنابە ئەوی نەگرتووە بەڵکو ئەوەی گرتووە دەخستە زیندانەوە کە پارەکەی یاوە تۆسێری ئەو یاسا و قانونە ئەمەیە ئەو کۆمەلگای ئێمە ئازیزانی ئارام ئەحمەد کە دەسەڵاتەکە خۆی لە میشە دەسەڵاتەکە خۆی دزوو درۆست نەبەڕاستی ئەمە کارەساتەکەی کارێکی یەکێتی و پارتی ئێوە هەموو شتان دۆڕاندووە تەواو ئەمە واقعەکەیە لەبەر ئەوە لە پارتیە لە هەولێرە لە دوهۆکە هەرچی ڕوو بدە پارتی و بنەماڵی بازانی مەسئولن لە بەرامبەر ئەو ترۆر فڕاندن کوشت و بڕ دزی جەردەی گەندەڵی بە درێژای ئەو مساڵە ئەوان مەسئول بەڕاستی باشە ئەبێ بیدۆزنەوە دایدۆزنەوە ئەوە خۆیان ئەوە خۆیان تۆرەکان کردو بەڕاستی ئەوە خۆیان تۆرەکان کردووە لە مەنتیقە سلێمانیش هەر بە هەمان شکڵ بەڕاستی یەکێتی بەرپرسە پێویستە ئێوە ئیجراعاتکەن تا ئێوە باسی ئاراکۆە پاشای ئارامی لەکوێ بوو زەحمەت نەبێ ناهین ئەوەی ترەوە سەحسەن بۆمەی قوبا تاڵەبانی بۆ ئارامی و نازانم بۆ هەریکار کۆ هەریکارە کردو کۆ ئارامیەکە کاکە قوبا تاڵەبانی لەکوێ زەحمەت نەبێ باش نییە لە کۆتاجارە ئەمەوێ ئەوتان پێ بڵێم لە کۆتایی قسەکانمە بابەتێکم بڵاو کردو لەسەر یەک دوو کەس کە لای قوبا تاڵەبانی لەسەر دزی و گەندەڵیەکانیان ئەوانە کۆمەڵێ مەلەفیان لای من هەیە بەڕاستی هەتا ئێستا نەمپەرژاوە بە لای باسی بکەم لەسەر ئەمە قسە و باسەکانی خۆم ئەبێ لە چەند ڕۆژی ئایندەیە کە باسییانەکەم ئاین دەوروبەری قوبا تاڵەبانی و ئەوەی نازام کێش و ئەلەم بابەتانە ئەو تاریکە بڵاوم کردەوە من بەڵگەکان بڵاوەکەمەوە وە قسە و باسەکانی خۆم ئەبێ من لە دز و لە گەنەخۆرەوانە بەڕاستی نابوورم ئازیزانی ئارام ئەحمەد گەنە قسە و باسی خۆمەکەم لەسەر ئەمانە پاشان گوێم لە قسەکانی هینەوە بوو کابرای گۆرەوی فرۆش ئای گۆرەوی فرۆش خۆزان چی ئەڵێم کاکیجان ناوی چێ گۆرەوی فرۆش هاتووە قسەیەکە ئەڵێ چی وەڵای ئێمە چی شوقەیە ئەیکەین عەرەبەکان ئەیکڕن و عەرەبەکان ئەمە و عەرەبەکان ئەوە على اساس ئێوە کوردایەتی بێمە بفرۆشێ ئێمە فرۆشین بە عەرەبەکان گۆرە بابێ ئێوە مەلا یاسین ئەو هەموو ساڵە من لەسەر تۆ قساکەم بۆ تۆ مافیای چاوەکەم تۆ گەنەخۆری تۆ دزی تۆ قەیوان و فڵان و فیسارەکان و مەریوانی حاجی جەمالەکان و باوەڕکە ئێوە ئەو کۆمەڵگایەتان داڕزانوە ئێوە کەلار و کفری و گەرمیان و سلێمانی و شارباژەر و هەمووتان جیونە تاڵان کرد ئێ عەرەب ئەیکڕێ پارەی پێویەتە سلێمانی ئەیکڕێت و تەواو ئیتیان فشە بۆ ڕچێت تۆ ئەیگەی کاکیجان پاشانش قسەگەشی خۆی ڕاستەڵێ و شوقانە قەت نابنە مڕچی خەڵک دەبەروی ئێمە ئاوا پارەیان لێسین و ئاوا پارەی خۆڵ و پارەی خاشاک و نازانم چیان لێسین هەموو کەسی ئەو ڕاستی ئازانەکە ئێوە ئاوان ڕاستی بۆیە کاتێ
لهر آلو گۆڕێکا بەڕاستی مەلا یاسین ئەمە ڕوودەم بەتایبەتی لە مەلا یاسینە لهر آلو گۆڕێکا لە کوردستانە بکرێ یەکەم ئیش ئەبێ خەڵکی ڕاپەڕی و یا خەڵکی ناڕازی بێتە سەر ئێوە ئەو دەوڵەمەنە هەڵتۆقیوانەی ئەم ساڵانەی ڕابردوو بەڕاستی ئەبێ یەکەم جار ئێوە مەحاسەبە کرد بەڕاستی ئەبێ دەستگیرێ بەسەر ئەوەی کە هەتانە باشە لە سامان و لە پارە و لە ماڵ و لە هەر شتێ ئەبێ ئێوە دادگایی کرێن یەکێسەرانی یەکێتی و ئەوانە هەیە کە بۆ نمونە 30 ساڵە 40 ساڵێکێتیە بەقەی تۆی نەدزیوە بە ڕوبعێکی تۆی نەدزیوە لەبەرەوە کوردایەتی بە خەڵک مەفرۆشە تەواو ئێوە کۆمەڵێ بازرگانی چاوچنۆکی ساختەچین و ئێوە عەرزەی کوردستانێکێتی ئەتاناتێ بە خۆڕایی ئەچن ئەیکرد بە شوقە و بە فێلا ئەوانە ئەیفرۆشن ئێوە یەکشت نازانن ئەمە نەبێ بەیانی قوبا تاڵەبانی یا پاڤڵ تاڵەبانی ئەڵێ ئاوەرە ئارام ئەحمەد ئەمە 20 دۆنم زەوی بۆ تۆ با خۆڕایی بۆ تۆ لە شارەوانی شۆ بە یاساییکە واژۆیەکە ئەم 20 دۆنمە ئا بە ئارام ئەحمەد ئەوەش پارە بڕۆ بیکە بە شوقە پارێش ماتێکم بە شوقە کاتێک کەسانی ئارام ئەحمەد بە ملیۆن بوو بە ملیۆنێر بە دۆلار باشە ئەوەیە ئەم مۆزوعانەی ئێوە کەی توانیتانە بە درێژایی ئەم هەموو ساڵە بتوان کارگەیەک بەرهەم بهێنن کە بتوانێت 10,000 کرێکار ئیشی تیا بکە یا بتوانێت خەڵکا باکە با بە شت بەرهەم بێنێ بەرهەم هیچ یەک کۆمەلگای بەرخۆر ئێوەی سەرمایهداری ساختەچی چاوچنۆک هیچ شتێک نازانن شۆقە و فێلا نەبێ عەرزەکەی بەلاشەیە پارەکەی بەلاشەیە ئەیەن بۆ خەڵکە داماوە پارەیان لێ ئەسەنن هەتا ئەوەی شوقەی لەو کوردستانە هەیە ئازانی ئارام ئەحمەد هەتا ئەو ڕۆژەی ماوە ئەبێ هەر کرێکی بێ بەڕاستی ئەبێ هەر کرێکی مەلا یاسینەکان و فڕەنەفیسەرەکان ئەمە واقعی ئەو کۆمەلگایە ڕاستە زۆر کەسی گنەی ئیمریەکە لە کاگەڕە مێستا زۆر قسە ناکەی کاکە قسەی چی کەم بۆ قوربانتان ئەوە نەم هاوار کرد ئەوە نەم داد و بێدار کرد ئەوە نەم ئەو کرد کەس هەڵوێستی لەسەر مۆزوعەکان نییە ئیتر خۆ هەر قسەکردن قسە بەڕاستی ئەوە سوودێکی ئەوە عەجیب و غەریبی نییە بەڕاستی پاشانیش بنەماڵی بارزانی کە تۆزێکیش باسی ئەوانتان بۆ کەم و خۆتایی بە لایڤەکە بێن کاکە بنەماڵی بارزانی پێویست بەوە ناکە ئێوە بێن بە هیچ کەسێکی بناسێنن کاکە مەسوول بارزانی پێویست ناکە کەس بە کەسی بناسێنێت کێشەی ئێمە ئەوە بووە کە ئەم یەکێتیە بنەماڵی بارزانی کرد بە کەڵەگا بەسەر ئێمەوە بەڕاست ئێمە لە پێنجێنەوە بیگرە بۆ هەڵەبجە بۆ گەرمیان بۆ شارباژێر بۆ سلێمانی بۆ قەڵاتزێ و ڕانیە لە دوای ئاش بەتاڵەکەوە بنەماڵی بارزەمان کرد بە پەن لەو ناوچەیە ئێمە بنەماڵی بارزەمان نەهێشتووە لەو دەڤەرەیە بەڕاستی ئێمە بڵێن چی یەکێتی ئەچێوێ بە داشەقی بنەماڵی بارزانی کاکە ئێمە بڵێن چی جەلا تاڵەبانی سەر گۆڵی مەناسەفات دارای لێبوردنەکە ئێمە بڵێن چی قوبات ئەچێ ئەبێ بە پیاوی مەسوول بارزانی ئەمە بۆ خۆی کێشەکە کەشی گلەیژەکەنانە پارتی و بنەماڵی بارزانیە وەڵڵا ئێوە کردن بە کەڵەگا بە قورئان وەڵڵا ئێوە واتان کرد پارتی و بنەماڵی بە کەڵەگا چواریەک قوبات وایە کە مەسوول بارزانی ئەوە تا کاکەڵی ئەڵێ فیرعەون نەفسکۆلە باشنی ئەو مەسوول بارزانیە حساب بۆ یەک شت ناکە کاکە بابەتێکم بڵاو کردەوە هەتا تەلەڤیزیۆن ڕووداویشی داماڵیوە هەرچی کارمەندی ڕوودا هەیە هەمووی بردەوە بۆ تەلەڤیزیۆنەکەی کوڕەکەی کوڕی ئارینە چییە کە تیڤیەک ئەکاتەوە بڵاوم کردەوە ئەڵێ زیاتر لە 200 ملیۆن دۆلاری تاجی سەرف کردووە بۆ تەلەڤیزیۆنەکەی کوڕی مەسوول بارزانی کەچی خەڵکیش قسە ناکە بەڕاستی خەڵک ناڵێ ئەرێ کوڕی مەسوول بارزانی ئارینە مارینە کیە نازانم تۆ 200 ملیۆن دۆلاری لە چۆ هێناوە تیڤیدا ئەنەی چاوە ڕاستەکەی من ئەگەر دزی نییە ئەگەر باوکی بۆی نەدزیوی کوڕە ئەگەر نازانم حەو پشتی بۆی نەدزیوی لە چۆ هێناوە زەحمەت لێ کاکە ڕووداویش کە هی نێچیرە کە نێچیر سەرقافڵەی دزەکان بووە بە درێژایی ئەم مەژلیسی 2 ساڵە کە هەرچی بی ئەخلاقی هەیە نێچیر هێنایە ناو میدیای کوردیەوە ئێستا مەسوول بارزانی ڕووداوی داماڵیوە هەموو کارمەندەکانی بردووە بۆ لای خۆی و هەمووی بوو بە پاراستن بۆ پێی مەسوول بارزانی بۆ ئەوەی کە ئەگەر ڕوودا ئاوا بڕوان لە ماوەی 6 مانگی درا ڕوودا و ئاسەوانیشی نامێنێ ئەبێ بەشتێکی زۆر لاواز و بێمانە بەڕاستی کە هەر بێمانەش بەلایەکەتە ئەمەیە پارتی و بنەماڵی بارزانی کەچی ئێوە ئەچن ماساویان بۆکەن لەگەڵ ناحکومە دروستەکەن ئێمە چی بکەین کاکە هاسایەکمان کاکەنەوەی گیان باتە زەمی ئەویشکەم کاکنەوە شیوانجیان ئەوە گۆڕان ئەمە وتمان ئینشەڵا کلکی پارتیکی تێ قرتێنێ کەسی ڕای کرد بۆ سەری ڕۆژ بۆ لای مەسعود بارزانی چۆنی کاکە مەسعود گیان تۆ ئەمە تۆ ئێمە هەر ڕیسەکەی ئێوەیکەنەوە بەخوری ئێمە چی بکەین لەوە زیاتر کاکەجیان هیچمان بە بنەماڵی باشێ نێشتوە حیامان پێوە نێشن بەڵام ئێوە هەرچن هینان بۆکن بۆ پارتی بۆ بنەماڵی بارزانی بۆ مەسوول ئەوە بۆیە مەسوول بوو بە فیرعەون کاکە حساب بۆ یەک کەس ناکە ئەو مەسوول بارزانیەکە چاوەڕاست عەزیزانی حساب بۆ کەس ناکە چونکە یەکێتی کردی بە فیرعەون قوبادەکان کردی بە فیرعەون
سێریکە لەو هەولێر و بادینانەیە ئاجانی ئارام محمەد خەڵکەکە ناوێرێت تەنانەت زانیاریەکانش با بە ئێمە وا خەڵکیان تۆقاندووە جەوێکی ئیستیبداد دیکتاتۆریەت لە هەولێر و بادینانە باوی هەیە یەک کەسێک ناوێرێت تەنانەت زانیاریەک بدا بە ئارام محمەد بۆی بڵاوی کاتەوە باشە تۆقیون حتا ناتوانێت لایک و کۆمنتیشکە ئاجانی ئارام محمەد باش نییە لایک و کۆمنت وەرە تۆ بەشەر لایک و کۆمنت بۆ ئارام محمەدەکەی بگرن باشە شێر مقدادی یەکێتی هەیە ئەوەی مەڵبەندی گەرمیانێک کوێیە کوڕێکی پۆلیسی داما و شعرێکم نووسیوە من گوڵێکی بۆ داناوم باشە ئەچووە ڕسمی ئەم گوڵەی گرتووە نادێتی بۆ بەڕێوەبەری ئەمەی ئاگرکوژێنەوە لە کفری کە ئەوە پۆلیسەکەت گوڵی بۆ شعرێکی ئارام محمەد نردووە ئەو دامەوە نازانم چییە بانیان کردووە مەحاسەبەیان کردووە پەتپەتیان پێ کردووە نازانم چیان بەرامبەر کردو بۆ نەقڵکردن و ئالەم بابەتان لەبەرەوەی گوڵێکی بۆ شعرەکەی ئارام محمەد داناوە توخوا ئەمە دەسەڵاتە توخوا میقدادە دەست شێخ میقداد هەی دەست هەی جەردە توخواتەوە ئەوە پیاوەتیە تۆیکەی یعنی کەسێک گوڵێ دانێ بۆ شیعرێ چی تێدایە بۆ ئارام محمەد ها بۆ ئێوە ئەوەنتەتان ڕق لە ئارام محمەد لەبەرەوەی ڕاستیەکان ئەڵێن ئەی بۆ ئەو نەپیاوانی میقداد بەرامبەر بە بنەماڵی بارزانی یەک قسە بکەی زەحمەت نەبێ بۆ ئەو نەپیاوانی یەک ڕەخنە لە بنەماڵی بارزانی بگی زەحمەت نەبێ ئەگەر پیاوی شەهامەتی هەیە بڕۆژ چوار ڕەخنە لە بنەماڵی بارزانی بگرە ڕقی لە ئارام محمەد نەبێ کە دزیەکانی ئێوە کەشفەکە بۆ کۆمەلگا کە ئێوە دز و جەردە و مافیان لە گەرمیانە هەرچی عەرزەی ئێوە دزیوتانە لە گەرمیانە هەرچی شوقە و فێلە هەیە ئێوە تاڵاتان کردووە شێخ میقداد ئەی خائین رخي الآراء محمد أقل بياوي برو دشي مسؤول بازاني قصاقا كحزبك دي تشيلي كل زحمة زاوني بياوي لا أوني بياوني براسي باجني الله هين بخالو يخوي فيرا إيش بأم فيرا لراسي بلان بلان ابن مري بازاني دمت عنك للاية أو نشهامته أزايد دانيك بري مسؤول بازاني فرعونك له ليرا هاتشيش تأيكا بياوني له ليرا بعدنا بطولته لبر استبداده لبر سركتي فاتو ابن مري بازاني باشا كزنا تو نقصك أو حالك والله لكوريا باكوريا شويه او كابلا بسكولا خرقه قسم بخوا لكوريا اتاري زوتر تا هولر بادينا بابا جيزان لو كوريا اتاري زوتر لهولر بادينا تو اما راسي قيد شاور راسي اما واقعي او كومر جاي يترمن خسناكم لوزياتن اما لايف يبو هاد بريقاوه بدم ريقاوه قرشنين لايف يبو هات ما خدمتان دي ودارم ك زور باش بن رزو حرمتهم بوهم ولا كان هي شوقاتان خوش به اخواتان لقل ان شاء الله لحفتي اينديها كهات مو كومر يقصو باس ابي لسد سو قد خور وعالم بابتانا يتل باخواتان اسبيرم اما الراسي موضوع كانوا او داوانيه كلما ويا لم دروجيا كم نقسم لك دور رويان داوا او الراكاني من برامبر بو روداوانيه كبداخه رويان داوا ويشتيشي ودارم اگر خوي باش دارني لم همو نوتلورا لك منطقه استيمانيه با اسايش دجترور وزانيالي امانه ايشكاني خويا شركه اوان بيتشو شري بارتي تشيكل وها فلم جاي ازان خواغتان ليه باشا ها كومكاري على بيشي تيجي انت البوليشي تيجي عنده بوها فلم جاي براسي وهابي اوا هين كردوها مونيت اوا غوشيتي دبل استيمانيه ماوەیە کەیتر ئەگەر ئەوەی کە لە دوبەی هەیەی وها بەڵام جێی بۆ نمونە ڤێلای هەیە و خانووی هەیە و نازانم کۆمپانیا و مۆمپانیا دەست بەسەر هەموو شەکانی ژێناجی ئەوە باش ڕاستی بزن ئاوایە پارتی ئاواکە لەسەر مۆزوعەکە باش نییە کەچی وها بەڵام جێیەکان هەڵەشە لە ئارام محمەد کرد والله بەدەنگ لەلامە سوێن بەخوا بەدەنگ لەلامە کە ناوەکەی دەنگەکەی لەلامە پیاوی وها بەڵام جێیە بشر منا قراوا للندن ولا امستردام وانا وارام محمد عيبك عيب بريمه تو قراسك يدجي بنمالي بازاني خسبك باشا دجي اوان بجوليرو ارام محمد داما وقلم بدسك شوار رخنا قري بوشي توقي ولا لا ارام محمد او تابنا مالي بازاني هيجي لبربري راسي يتن ريقي دبي شي جيرا ناتوني بري بو هنج بو دبي وبو او شناني كهتان يلا خواتان لقل باب مني حتى حفتي عندي مو خصمته خواتان لقل عايز علي انا معكم بخير